بینرانی عزیز خۆشەویستانم سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لە ئەڵقەی نوێ پرۆگرامەکەمان لەگەڵتانم لە بەرنامەمانە گفتوگۆکەین سەبارەت بە پەیوەندی نێوان ڕۆشنبیر و حیزب لە کوردستاندا. ئەمە لە بەرنامەیە ئەپرسین ئایا ئەرکی ڕاستەقینی ڕۆشنبیر ئەوەیە پرۆژەیەکی فکری معریفی زانستی هەبێ لە دەرەوەی حیزبەکاندا و دیردەشی ڕخنەگرانی بۆ هەموو کۆمەلگا و حیزبەکان هەبێ یان بەشێک لە ئەرکی ڕۆشنبیر ئەوەیە کە بچێتە ناو حیزبەکانەوە و لە ناو حیزبە سیاسەکاندا هەوڵی چاکسازیکردن و بەدیهێنانی دادی کۆمەڵایەتی بدات. ئایا ڕۆشنبیران لە ناو حیزبە کوردیەکاندا پێگەیەکی ڕاستەقینە و پێگەیەکیان هەیە لە ناوەندی بڕیاردا بن یان بە پێچەوانەوە لە پاشکۆی ژیانی سیاسی و حیزباتیدا دەژین و ئەرکی ئەوان بۆ بەجوانکردنی ڕوخساری حیزب. ئایا بە چارەسەر نەگەشتنی کۆتایی ئەرکە نیشتیمانونەتەوەیەکان لە هەرێمی کوردستان ئەو ڕەوایەتی دەبەخشێتە ڕۆشنبیران کە ڕۆ لە حیزبەکانیان بکەن بۆ تەواوکردنی قۆناغی ڕزگاری نیشتیمانی یان بە پێچەوانەوە ئەم قۆناغە زیات لە هەر قۆناغێکی دیکە پێویستی بە ڕۆشنبیری ڕخنەگرەیە کە لە دەرەوەی حیزبەکانە چاودێری کەرێکی ڕخنەگری بەهێز بێ بەسەر حیزب و دامەزراوەی سیاسیەوە. بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە و ژمارەیەک پستی دیکەی پێوەست بەمە میوانداری هەردێک لە بەڕێزان ئەبوو بەکر جاف توێژەری سیاسی و کادری پشکۆتوی پارتی دموکراتی کوردستان و بەڕێز عەتا قەلەداخی نووسەرمان کردووە بەخێرهاتنی وەلایەتانەکەم. زۆر سوپاس. کاک عەتا دەمەوێت سەرتا لێت بپرسم تۆ پێگەی ڕۆشنبیر لە ناو حیزبی کوردیا چۆنە بینی؟ پێ دوایە توانیوەتی ڕۆڵێکی کاریگەر ببینێ لە چاکسازیکردن لە ژیانی سیاسی و فکری حیزبەکانیانە یان بە پێچەوانەوە لە پەراوێزان و ئەرکیان بۆ بە جوانکردنی ڕوخساری حیزب؟ بەڵێ سەرەتا سوپاسانەکەم پێشەوەی کە باسی پێگە و شوێنی ڕۆشنبیر بکەین لە ناو حیزبی کوردیا بەڕاستیەکەی جێی خۆیەتی ئەو پرسیارش بکەین لە خۆمان ڕۆشنبیر کێیە؟ دیارە جەنابەتی زانی کۆمەڵێک پێناسی جۆراوجۆر هەیە بۆ ڕۆشنبیر هەرێکە لەو پێناسەیەش ئەرکێک و لێپرسینەوەیەک خاتە ئەستۆی ڕۆشنبیر با ئێمە واز لەوەیان بهێنین بەڵام ئەگەر سەیری حیزبی کوردی بکەین و پێگەی ڕۆشنبیر لە ناو حیزبی کوردیدا هەڵە دەزانین لە قۆناغێکا کە حیزب لە کوردستانە دروست بووە هەر لە ساڵی 20ەکانەوە یەکەمین ئەو کەسانێکە لە کوردستانە حیزبیان دروست کردووە بۆ نمونە هەر لە خۆی بوونوانەوە ئەو نخوە ڕۆشنبیرەی ئەو سەردەمە بوون کە ئامادەبوونیان هەبووە و ئەوانە ئەو کەسانە بوون کە زیاتر لە خەڵکانی ئاسایی ئاسی هوشیاری و بە ئاگاییان زیاتر بووە و ئەوان لەو ڕوانگەیەوە بە مەبەستی ئەوەی کە حیزب ببێتە ڕێکخەری بزوتنەوەیان بەرنمەیەک بۆ ڕزگاری نەتەوەی ئەوان لە سەرتاوە حیزبیان دروست کردووە و ئەتوانم بڵێم هەتاکو و سەردەمی خەباتی شاخیش بە جۆرێک لە جۆرەکان ڕەوایەتێکی تەواو لەوەدا بینراوە کە ڕۆشنبیری کورد شوێن و پێگەی خۆی لە ناو حیزبەکانە نەکرد لە ئاسی خوارەوە بەڵکو لە ئاسی سەرکردایەتیکردندا ببینێەوە لەو ڕۆژەوە دەبینین کۆی ئەو حیزبانەی کە لە کوردستان دروست بوون بەپێی ئەو ئان و کاتێک کە دیات دروست بوون نخبەی ڕۆشنبیر لە دامەزرێنەرەکان و لە سەرکردایەتی حیزبەکاندا بووە بۆ ئەو کاتێک کە خەباتی شاخ خەباتی ڕزگاری نیشتیمانی و نەتەوەی بووە هەموو نەتەوە پێکەوە بەشدار بووە بەڵام کاتێک کە قۆناغێکی نوێ لە بەتایبەتی لە باشووری کوردستان دەست پێ دەکات کە ئەوش قۆناغی ڕاپەڕین و دوای ڕاپەڕین دێت و حیزب لە کوردستانە دەبێ بە ئەو دەسڵاتی کە لە کوردستانە هەیە یان دێتەوە ناو شار ئەو کاتە بە بۆچوونی من شوێنی ڕۆشنبیر دەبێتە بە شوێنێکی کە و ڕۆشنبیر لەم قۆناغەدا بە بڕوای من لەو دام و دەستگای کە دام و دەستگای بەڕێوەبردننی کۆمەلگایە و دام و دەستگای بەڕێوەبردننی شارە من پێم وایە پەیوەندەکانیش لە ناو شارە جۆری کەن لە پەیوەندی و جیاوازن لەوەی شاخ حتا لەوەی شاخیش بە تایبەتی لە ساڵانی هەفتەکان بۆ دەوا من پێم وایە لەو کاتەش بۆ دەوا پێگەی ڕۆشنبیر جارێ پێگەی ڕۆشنبیر لە ساڵی هەفتەکان بۆ دەوا من پێم وایە لە ناو حیزبی کوردیا پێگەیەکی پەراوێزی بووە و پاشکۆی سیاسیەکان بووە لەو کاتەوە هەتاکو ئێستشی لەگەڵا بێ من پێم وایە ڕۆشنبیر لە ناو حیزبی کوردیا شوێن و پێگەیەکی ئەو توی نییە کە شایانی باز بێ بەقەد ئەوەی کە حیزب لە ڕێگای ڕۆشنبیرەکانیەوە هەوڵ دەدات ڕووی خۆی بە جۆرێک لە جۆرەکان جوان کا ڕووی خۆی کەشخە بکە و ڕۆشنبیرەکان لە ناو حیزبدا لەگەڵ ڕێزی زۆرم بۆیان ژکە زۆربەی زۆری برادر و کەس و هاوڕەکانی خۆمانن بەڵام بەشی هەرە زۆریان ئەرکیان بووە بەوە کە ناشرینەکانی حیزب بشارنەوە پاساوی جۆراوجۆر و بیانووی جۆراوجۆر بۆ هەموو ئەو کەم و کورتیانە بێننەوە کە حیزب لە سەرکردایەتی و بۆ بنکردایەتی لە ژیانی ڕۆژانەیە لە حیزبایەتیکردنا لە ئیدارە لە ڕێخستنی پەیوەندیەکانیە لەو سیاستی دەکات هەموو ئەو کەم و کورتیانی کە حیزب دەیکات لە ژیانی لە پراکتیکی دیزەکردنی ژیانی ڕۆژانی خۆیان ڕۆشنبیری کورد لە ناو حیزبدا ئێستا من پێم وایە دەوێت ئەو ڕۆژوان کاوە پاساوە بیان و بۆ ئەو هەموو کارنە
جۆر و نابەجیانە بێنێتەوە کە حیزب دەیکات. کاک عتاب یەکێک لەو پاسەوانەی بۆ بوونی ڕۆشنبیر لە ناو حیزب هەیە ئەوەیە کە ئەگەر ڕۆشنبیر لە ناو حیزب نەبێ ئەو شوێنانەی حیزب بە خەڵکی خراپ پڕەبێتەوە و حیزب بەرەو هێزێک ئەڕوا کە بکوژ بە بڕ بێ و دیکتاتۆر بێ و هەتا دوایی بۆیە پێویستە لە ناو ئەم حیزبانەیە ڕۆشنبیر هەبێ بە ئەوی چاکسازی بکەن و حیزب بکەن. ئەم تێزە تا چەند ڕەوایەتی هەیە و تا چەند کراوە لە ئەم تێزە بە سیر بکەین لە کوردستان و ئەگەر لەسەر ئاستی دەرەوەش سیر بکەین. ڕۆشنبیری حیزبی هەرگیزا و هەرگیز ناتوانێت جیاواز لە سەرکردایەتی حیزبەکەی بێ بکاتەوە و هەرگیزا و هەرگیز لە کوردستانە ڕۆشنبیر نەیتوانێت ڕۆڵ و کاریگەری هەبێت لە بڕیاری حیزبیە. بەڵێ من پێم وایە ئەگەر ئەو قسەی جیلدیڵۆز بێنەوە جیلدیڵۆز هەڵێ ڕۆشنبیر نابێت حیزبایەتی بکە، بەڵام ئەگەر حیزبایەتی کرد دەبێت لە پێگەی بڕیارداندا بێت لە ناو حیزبە. بەڵام بە لە کوردستانە سەیری ئەوە بکەین ئایا ئەو ڕۆشنبیرانەی لە ناو حیزبان چەندیان لە پێگەی بڕیاردانان. بۆ نمونە هەربا لە پارتیەوە لە یەکێتیەوە سیرکردن کە کاک ئەبوبەکر خۆی ئەندامێکی کادری پێشکەوتوی ناو حیزبەیە و یەکێتیش وەکو حیزبێک گوتانان بە ئۆپۆزیسیۆنیشەوە هەموو ئەو ڕۆشنبیرانەی کە خۆیان بە ڕۆشنبیر دەزانن و شناسی ڕۆشنبیریان هەیە کە دەزانین بە ناویش ئاماژەیان پێ بکەین با بزانین چەندیان لە پێگەی بڕیاردانی حیزبەکاندان. با لە پارتیەوە دەست پێکەم بۆ نمونە کاک فەلەکەدین کاکە یەکێکە لە ڕۆشنبیرە دیارەکانی کوردستان و چەندین ساڵ ئەندامی مەکتەبی سیاسی حیزب بووە. بەڵام ئایا ئێستا وەکو ڕۆشنبیرێک لە ناو حیزبا من یەکێکم لەو کەسانش ڕەنگە دێڕەتی نەبێت کە نووسیبێتی نەمخوێن بێتەوە، بەڵام هەموو ئەوەی کە کاک فەلەکەدین کاکەی بەو هەموو توانایی خۆیەوە کە دەیکا ئەگەر خەریکی نووسین لەسەر تەسەوف و هەندێک بوار بێ زۆر جوان دەنووسێ، بەڵام کاتێک دێت کە باسی سیاستوان دەکا ناتوانی سەیری نووسینەکانی ئەو بکەی کە جیاواز بێ لە ناو هەر کادیرێکی کەی حیزبی لە دەستگاکان ڕاگەاندرێت. ئەمە یەک نمونەیەکەش بێنەوە بۆی هاوسەنجێک پیاوێکی خوێنەواری وەکو کاک فەرید ئەسەد کە لە ناو یەکێتی نیشتیمانی یەکێکە لە کادیرە هەرە خوێندەوارەکان ئایا ڕۆژێ لە ڕۆژان بینیمانە کاک فەرید ئەسەد ڕستەیە بنووسێ ڕایەکی هەبێ جیاواز بێ لە ڕاو بۆچوونی سەرکردایەتی سیاسی یەکێتی کە لە کاتێکە نەکاک فەلەکەدین کاکەی و نەکاک فەرید ئەسەد و نەهموو ڕۆشنبیرانەشی کە ئێستا لە ناو حیزبەکانی دەرەوەشا برادەرمان بوون بوون من ناو ئۆپۆزیسیۆن پێگەڵ جێگەیانێ هیچیان ناتوانن لە دەرەوە کاک ئەبوبەکر ڕۆشنبیر لە پاراوێزی ژیانی سیاسی و حیزبایە و ناتوانێت جیاواز لە سەرکردایەتی سیاسی حیزبەکەی بیر بکاتەوە بەم پێش ناتوانێت شتێکی جیاواز بڵێ و ناتوانێت چاکسازێک لە ناو حیزب بکات. سەرەتا سوپاس، بەڵام بەجددی لێرەدا ئێمە ناچارین بەکردنەوەی پرسیارێکی کلاسیکی، بەڵام پرسیارە ڕەنگە لەسەر جوابەکەی بۆ سین و قسەی لەسەر بکەین هێشتاکە بڕێکی زۆر کاتمانەدا ڕۆشنبیر چیە، وەزیفەی چییە، ڕۆشنبیر لەکوێی بڕیارە سیاسیەکانایە لەکوێی کای سیاسیایە بە مەفهومەکەی پێربردووە. ئەمە پرسیارێکە لەوەتی کۆمەلگەی مۆدێرن بووە بە کۆمەلگەیشی پاخ ئەکسلانس بە تەواوەتی بە دەرەجەی امتیاز کۆمەلگەیی سیاسی. ڕۆشنبیریش بە قەناعەتی من ئەبێ کاینێکی سیاسی بێ. باسی دۆڵۆزیکردن خۆم پیاوێکی دۆڵۆزی مامۆستا و بە ئاگام لەو پیاوە و ئاگام لە مەدرسەی فڕانسیش لەوێ ڕۆژئیشی ڕۆشنبیر چەندێکە لە پانتایە کۆمەڵایەتەکانە و لەگەڵ لە وجودیان لە ناو فاکتە سۆسیۆلۆژی و واقعەکانە. ئەم حکومە تەعمیمی گشتیە، یعنی من گشتی کە فعلا ڕۆشنبیر هەمیشە پراوێزە لە ناو حیزبەکانەوە لە مرکزی قراردادین ئەمە حکومێکە بەڕاستی برێکی زۆر لە ئیسقاتی بۆ نمونە بڕێز من کادرێکی ئەم حیزبم بە ئیرادە و بە قەناعەتی خۆمەوە، بەڵام دواتر لەگەڵ ئەمەشا ئیرادەیەکم، بەڵام ڕۆشنبیرێکە لە ناو حیزبایە ئەو ڕۆشنبیرە نییە کە لە دەرەوەی حیزبە. بۆ من حەزەکەم چەند شتێک باشکەم وەزیفەی ڕۆشنبیرێکی حیزبی ئینجازە تعبیر ئەگەر دروست لێوا بڵین یان حیزبیشی ڕۆشنبیر سیاسیکی ڕۆشنبیر چییە؟ ڕۆشنبیرێک بەڕاستی ئەو وێنەی کە خوڵقاندووە یان ئەو پراوێزی بوونەوەی کە هەیەی بڕێکی زۆر تاوانەکەی خۆیەتی بەڕاستی تاوانەکەی خۆیەتی لە چییە؟ هێشتا ئەوەی ڕۆشنبیرێکی تەندروست ئێستاکە وجودی هەبێ. من قسم لەسەر ئەو جیلەی بەڕێزی نییە لە من بۆ خۆم قەدەرم وابووە لە نەسلێکی تازەم ڕەنگە بڕێکی زۆر بەر شاڵاوێک نەکەوت بم لەوەی کە فعلەن ڕۆشنبیران تەقسیم بوون بەسەر ئەو حیزبانە و ئیشان جوستیفیکاسیۆن و تەبلیغ هێنانەوە بۆ دنیایەک ناشرین، بەڵام مامۆستا هەمیشە هەموو ڕۆشنبیرەکانی ناو حیزب ئەم کاریان نییە. ڕۆشنبیر لە ناو حیزب چەند وەزیفەیەکی هەبێ کاریگەر بێت. من خۆم بۆ خۆم
ئیندیپندانتێکم هەیە سربەخۆیەکم هەیە و قسەی خۆم هەیە و نەک من دەیانی کێش لەناو پارتیان ناوێشێتیان لەناو ئەوانە قسەی خۆیان هەیە بەڵام ئەمە بەو مانایە نایە هێشتاکە شەڕەکە گەورەترە بۆ شەڕەکە گەورەترە ناو حیزب ڕۆشنبیرەکان بیکەن یەک ئەبێ وێنەی ڕاستەقینەی ڕۆشنبیر ئەو ئیماجی لەسەر مسەقف هەیە ڕاستی کەرەوە تا ئێسش حزبی کوردی واتی ئەگە خوێنەوە مسەقف ڕووناکبیر یانی چی یعنی شانۆکارێ یعنی چیرۆکنووسێ یعنی شاعرێ یعنی فعلن هەمیشە سیستەمێکی بەرهەمهێنانەوەی بە پراوێزخستنی ڕۆشنبیر وجودی هەیە کە فعلن شادەماری کۆی کایەکانی کۆمەڵگە نەکرێ کە کای سیاسەتە ئەمە فعلن ئەبێ ئەو وێنەی ڕاست کاتەوە بڵێ ڕۆشنبیر ئەمە نییە ڕۆشنبیر ئەوە نییە کە تەنیەکاری چیرۆکنووسین بێ و جێڕانەوەی ئەزمونە ئینفعالی و ئەحساسی شکست خواردو و داوازینەکانی خۆی بێ دووەم ئەبێ ئەو وێنەیە ڕاست کاتەوە بڵێ ئەوەی کە ئەگوزارێ ئێستاکە بە ناوی سیاست و سیاست نییە ئەوەی کە ئەگوزارێ بە ناوی کارکتەری سیاست و کارکتەری سیاسی نییە بەڕاستی شەڕێکی تریشەیە بەڕاستی بە دەرەوەی ئەوانش بڵێ کە هەمیشەم تۆهمەتانەت بەسەر ڕۆشنبیری ناو حیزبیە ساغەکەنەوە یان ئەی چەسپێن یان ئەیانەوێ ساغی بکەنەوە کە بە فعلەن ئەو وێنەی کە لەسەر ئێمە هەیە هەمانە وێنە حیزب جێ بێڵین ڕۆشنبیر بە تایبەتی لە فەوزایشی فکری سیاسی گەورە لە کوردستانە مسەقەفین و کۆمەڵێک ڕووناکبیری جددی تیۆری کە کاری تیۆریزەکردن بێ بەڕاستی مامۆستاجان یعنی ئەو نموزەی لە مسەقف کە پێش ئێمە هەبووە ئەگەر کاری تەنیا سوالکردن بێ لەگەڵ ڕێزمە داوای خانوو بێ داوای سیارە بێ داوای معاش بێ و یەک بەرهەمی تیۆری یەک بەرهەمی توێژینەوەی نەبێ بەڕاستی ئەمە خۆی کاکتا پێت وایە ڕۆشنبیر ئەو مەخلوقە بێ بتوانێت لە ناو حیزب مەفهومی سیاست بۆ سەکردەکانی حیزب دیاری بکە و بگۆڕێ و بتوانێت مەجرای سیاستکردن بگۆڕێ لە کوردستانە من بە وتەیەکی گەورە توێژەری سیاسی چۆمستی دەست پێەکەم لەمان چۆمستیڵێ ئەوە وەهمێکی گەورەیە کە پێمان وا بێ سیاسەکان لە تۆر بکە بە هیچ شێوێ گوێ لەو مستەخەفەک دەگرن کە تەنها فکر و قەڵەمی پێەیە لە کوردستانە ئەگەر بێت و بە جوانی سێر بکەین با سێری و مێژۆ بکەین کە ئەبوبەکر پێی وایە یعنی جۆرێک لە وەهمە ئەوە بەڵام من پرسیارێکی زۆرەوە دوایی وەڵام بداتەوە من پێشترش نمونەم هێناوە من پێم وایە ئەوە وەهمێکی گەورەی پێمان وا بێ لە کوردستانە ڕۆشنبیر هیچ دەورێکی هەیە لە ناو حیزبی کوردیە لە باشترین حاڵەتی یەکەن بەسەر نووسری ڕۆژنامەکە و لە باشترین حاڵەتە ئەبێ دەمەوەات بەڕاتەوە وەهمێکی گەورەیە کە پێمان وا بێت دەوری ڕۆشنبیر لە ناو حیزبە وهمه ڕۆشنبیر خۆی دروستی کە من یەکنمونەوەتر مامۆستا چۆن مسکی سەر بە نەمۆزجێکی و ئیکۆلێکی ئەمریکی و قوتابخانەیەکی ئەمریکا ئەوەی من معجب من پێی و کاری لەسەرەکەم ئیکۆلێکی فەڕەنسی و قوتابخانەیەکی فەڕەنسیە توێلی فەڕەنسی لە ناو ساحە و ئەم بۆم باشە لە ناو ساحە و لە ناو حرەکاتی سۆسیۆ ئیجتیماعیدا وجودێکی و سیاسی لە تەواوی هەیە لە میشێل فۆکۆ لە سارتەرەوە لە جیردوڵ دەورێکیان هەیە لە بڕیاری سیاسی بەزەبەشی دەورێکیان هەیە دەورێکیان هەیە بە عەرزی جەناب چی دەورێکی هەبوو سەردەمی سارتەر جیاوازە تێکستەکان جیاوازە بەڵام فعلەن من سەردەمی ماکسیم گۆرجیان با عەرز بکەن قوربان ئێمە باسی کوردستان دەکەین یەکەمە ڕۆشنبیرەکانیشمان باسی دەرەوت و لە دەرەوە شەشتە ڕۆشنبیرە ئەمە کوردستانی ئێمەیە کوردستان ئەزانم خۆتەوە مەکە با من ڕێگەی جەنابتە دەم بە ئیسراحەت قسە بکەیت پێویستی بە هەڵچوونوانش نییە بە هادی باسیەوەکەین باسی شوێنی ڕۆشنبیری کورد با بکەین لە ناو حیزبەکانی کوردستانە لە کوردستان دوو حیزبی سەرەکی و کۆمەڵی حیزبی کەشەیەکە ئەوە ڕۆشنبیرەکانیش بە ناو بەژمارە هەموو ئەیان ناسین هەمووشمان ئەیزانین ئەوەندەی کە پیاوە ئەسکەریەکان و پیاوەکانی ئاسایش و پیاوەکانی هەردوو مەکتەبی سیاسی و سەرکردایەتی وەڕەنگە دوا مناڵی هەرێکە لە بنەماڵەکانی سەرکردا چ لە ناو پارچی چلەیەکێتی چەند لە حیزبەکانی دەرەوەی دەسڵاتیش ئەوەندەی کە ئەوان دەسڵاتیان هەیە لە بڕیاردان و ئەوەندەی ئەوان پێگەیان هەیە لە ناو بەرنامە و استراتیژ و پرۆژەی ئەم حیزبانە ڕۆشنبیرەکانی ناو هیچ دەورێکیان نیە حەزەکەم ئەنج عەرزی جەنابەت بکەم مەسەلەی ڕۆشنبیری مەسەلەیەکە کە جا دەبێتەوە لە بەرنامە و لە ئایدۆلۆژیای حیزب ڕۆشنبیر ئەگەر ڕۆشنبیر بێەوە پێناسەی بکەن ڕۆشنبیر کەسێکی فرەڕەهەند و فرە تێڕوانینە کەسێکی خاوەن تەئەمل و تێڕوانینە کەسێکە خاوەنی بیرکردنەوەیە حیزبیش بە معنای ئایدۆلۆژیا بەرنامە دیسپلین
و بیرکردنەوە لە سیاقی حیزبە و ئەو کادرە حیزبی کە پێی وایە کادرێکی ڕۆشنبیر و ئەتوانێت لە دەروی حیزبەکەی بێ بکاتەوە من ئەوە بە جۆرێک بەداوای لێبردنەوە ئێڵێن بەڕاستی بە جۆرێکە بۆ تەبریری هێنانەوە بۆ ئەوەی پێگە شەرعەتدا بە پێگەی خۆی لەناو حیزبەکە من مەبەستمەوە نییە کە ڕۆشنبیر یا ئەوەی کە خوێنەوار حیزبایەتی نەکا مەفروزە حیزبایەتیەکە بەڵام ناتوانێت وەکو ڕۆشنبیر تعامل بکات کارەکانی ڕۆشنبیر پێ دەڵێم مجال تمام ڕەنگەوەی من ئیزافە پێ بالضبط منش لەگەڵتام ڕۆشنبیر لە مەرکەزی قرارانیە بەڵام بۆ یعنی ڕۆشنبیر چی ئینتاز کردووە بۆ نمونە من کادرێکی ئەم حیزبم کە ناوی پارتی دیموکراتی کوردستانەوە من بە نمایندەی ناسیۆنالیزمی کوردی دایانم لە شوێنەکە ڕەنگە ئەتیجایەکی سیاسی تر هەبێ فعلەن ڕۆشنبیر ڕوئیایە من لە چوارچەوەی کوردبوونە و لە کۆنتێکست و هەلومەرجێکی کۆمەڵایەتی سیاسی فەرهەنگیدا کوردبوون بە پرسیارە ئیشکالە گەورەکەدا ئەنم ئێستاکە باشە پارتیدا ئەبێ بڵێم قوربانجان کاتێک ئەڵێن نەتەوە چەند کتێبمان لەسەر ناسیۆنالیزم وجودی هەیە دەیان مەکتەبی بیر و ڕۆشنە بە پارتی و بە یەکێتی و بە ئەو برادرانی کێشە و ئەحساب سیاسەکانی کە چەپ ڕاست ناوە ڕاست کە لەسەر مەفهومێک نەتەوە بوونەوەرێکی مێژووە دەرهەنجامی وشەیە بەڵام لە ناو حیزبەکەی منە ئەمە نییە ئەبێ من ڕێگە نەدەم ئەوەی کەیەکیشی کە لە جیاتی من قرارەدا خەتای منە پاشە کشەی پێ ناکەم و ئەو پاش کشە بە منەکە کە فعلەن ئیتر ئەو سوڵتەی ئاخیر و ئەوڵ خۆی مەسەلەکە چۆنە لێرە بەڕاستیەکەی تۆ باسی پارتی لە دروستبوونەوەکەی کە دروست بووە من پێم وایە لە یەکەم قۆناغی دروستبوونی کە ڕۆشنبیر لە ناو حیزبە بە ڕۆشنبیر وەکو پاشکۆ لە ناو حیزبەکە بووە هەر لە سەردەمی مەرحومی بەرزانی کە حیزبەکە دروست بووە کە هەمزە عەبدوڵڵا وەکو پیاوێکی خوێنەوار کە ڕەنگە هەر حیزبەکە لە نێوان ئەو دوانەوانش وەکو پاشکۆ دروست بووە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانیش کە مام جەلال پیاوێکی خوێنەوارە بڕیاری سەرەکی لە لای خۆیەتی لەبەرەوە ئیتر هەموو ئەوانی کە نابن بە خاوەنی بڕیار دێمەوە بۆ لایەوەی کە بەڕاستی ڕۆشنبیر من پێم وایە هەموو ڕۆشنبیرانی کە لە ناو یەکێتین و لە ناو پارتیشن جەناب چی بەرهەمهێناوە ڕۆشنبیرەکانی ناو پارتی ناو یەکێتی و ناو حیزبەکانی کەش هەر شتێک بەکار بێنن هەرگیز و هەرگیز نە پێگەیان لە ناو حیزبەکەدا نە نفوزیان لە ناو حیزبەکەدا نە گوێشیان لێ دەگیرێت لە ناو حیزبەکەدا بەخەر یەک پیاوی کە دەتوانێت فەنگ بەباشی بەکار بێنێ ئەمە واقعی حیزبایەتیە لە ناو حیزبەکەی تۆش و لە ناو هەموو حیزبەکانی کوردستانیش ئەوە هەیە من پێم وایە ڕۆشنبیرانی وەکو جەناب تو بەشێکی زۆری لە ناو حیزبەکانن ئەمەی کە پیان وایە ڕۆشنبیر دەتوانێت دەوری هەبێ لە ناو حیزبانە من پێم وایە بە جۆرێک لە جۆرەکان دەیانەوێت شەرعێت بە شەرعێت بەو بوونەی خۆیان دەن لە ناو حیزب تۆ پێت وانە ڕۆشنبیر لە ناو حیزب ئەگەر چالاک بێ ئەتوانێت دەستکاری و شاری تاکەکانی ناو حیزب بکە بۆ ناو ڕێخستەکان شۆڕ ببێتەوە و ڕێیشی عام لە ناو حیزب دروستکە لەوێشەوە سەرکردایەتی حیزب ناچار بکە بەوەی کە چاکسازی بکە مەفهومی خۆی بۆ سیاستکردن بگۆڕێ هەنگاو بەرەو عەدالەت هەڵگرێ هەتا دوایی ئەو ڕەنگە لە کۆمەلگایەکی جێگیرا لە کۆمەلگایەکە کە هەموو شتەکان بووە بە عەقڵی مؤسساتی و حیزب لە ڕێگەی هەڵبژاردنەوە هەموو 2 ساڵ یا 4 ساڵ هەموو سەرکردایەتێکی گۆڕێ و سەرۆکە گۆڕێ و سکرتێرە گۆڕێ و بەڵام حیزب لێرە کاکە حیزب لێرە بووە بە مؤسسەیەک وەکو مؤسسەی عەشرەتە لەناو مؤسسەی عەشرەتیشا تەنها پیا و ماقوڵانی عەشرەت تەنها ئەوانەی کە نزیکن لە سەرۆکی عەشرەتەوە دەوریان هەبێ مەلای مزگەوت دەورێکی وای نییە تەنها ژنی پێمارە دەکەن ئەم مسەقف لە ناو حیزبی کوردیا ئێستا دەورەکەی لە دەوری مامۆسایەکی ئاینی لە سنووری عەشرەتەکەی ئەوسا دیار زیاتر نییە ئەسڵەن مامۆسا ئاینەکە کە ئەوسا هەندێک پرسیاری پێکرا و ئەوانەی پێ دەکرا بڕێکی زۆر ئسقاطی ئیتهامات نییە لە بری من قسە لە بری قسە ناکەم من واقع من وانی ئەوەی کە جەنابەت پێشکەشت کردە لە ناو حیزبەکە تا چییە مامۆسا فلان و فلان و فلان و ئەمر و زەید و دانی تر بۆ ڕیزەکەم وانە ئەمجار پێگەڵ بەرهەمەکەتان چییە لە ناو حیزب ئیسە پێتەڵێ باشە ئەگەر تۆ مێژووە نووسیتەوە بڕاستی مێژوو نابێ بە ڕۆیایکی ئیدۆلۆژیەوە ئیدۆلۆژی نییە شۆڕشی ئەیلول لە لەحزەی دروستبوونیەوە لە لەحزەی دروستبوونیەوە مستەقفتایە پاشکۆ بووە بزەڵ وایە وایە باشە من دوو مسەقف چێڵم مامۆستا حەمزە عەبدوڵڵا سکرتێری حیزب بەدەوری دەبوو مامۆستا برای مەحمەدیش سکرتێری حیزب نەخێر نمونەیەکی تاریخی بەجێن مەوزوعەکە ئالەوە من جواب بڵمەوە هەرچی تایبەتە بە ڕێز مامۆستا حەمزە عەبدوڵڵا و ڕێز مامۆستا برای مەحمەدەوە بەڕاستی ئێمە تاریخێکمان لەبەرچاو نییە بە تایبەتی ئەو جیلە بە ڕێزیشتەوە کەوتوین بەسەر جێڕانەوەدا باشە بەڵام ئەوەی من ئشتیادێکم لەما
سراعی بینی ناسیۆنالیزم و سراعی بینی سۆسیالیزمە پرسێکا بوو پرسی نەتەوایەتی بوو پرسێکی شەبوو پرسی ڕوئیای فعلەن دووە مامۆسایجان ئەوەی ینی بەڕاستی هەلو مەرجی شۆڕشی ئەیلول لە کۆنتێکست و هەلومەرجی تاریخی خۆی ئاخوێنرێتەوە هەلومەرجی شۆڕشی گوڵان و شاری شەروە باسی ڕۆشنبیری شارە کرد من پێت ئەڵێم تا بەیانش قسە بۆ ئەەکەم کە ئێمە شارمان نییە چجای ئەوەی ڕۆشنبیری شارمان کتێبم لەسەر کێشم نووسینە مامۆستا خۆ وڵاتە پڕ لە کتێب جگەیش ناگرێت هەندێشت هێوانیەوەی جناب تێڵێ بە عەرزی جنابەت بکەم ئەوەی کاوە سەرکردایەتی پارتیکە وەکو سەرکردایەتیەک عشتێکی دیارەوانە هاتوون هەموو کەس دەیزانێ هەموو بەڵگەنامەکانیش جیابوونەوەی ساڵی 64 جیابوونەوەی و فڕێدان و پاڵنانی نخبەی ڕۆشنبیرە بۆ دەرەوەی حیزب باشە ئەم حکومە سەریعە زۆر خراپە ئەبوو بەکەر بارمەتی خۆت بارمەتی خۆت بارمەتی خۆت مامۆستا جنابێت یەکێک لەو ڕخنانەی کە لە پارتی دموکراتی کوردستان دەگیرێت وەکو حیزبێکی سیاسی کوردستان باڵەدەستی بنەماڵێکی دیاریکراوە بەسەر حکومڕانی ئەم حیزبەیە و بەڕوون و ئاشکرایی لە گوتاری سیاسیستەکەدەکان ئەم حیزبەیە ئەموترێ نخبەیەکی ڕۆشنبیر لە بەڕێستەوە تا ڕۆشنبیرەکانی دەکەینەوە پارتی دموکراتی کوردستان لەناو ئەم فەزایە ئەتوانێت چی بکات جێکەوتە ئێوە چیە لەو مۆزوعە بزەبت جێکەوت پرسیارێکی زۆر جوانە کێشەی ئەساسی ئێمە کاگومێت کە ئەوەی لە دەرەوە پێمان ئەوترێ کێشەی ئێوە کێشەی بنەماڵەیەکی تایبەتە ئەمە هیچ کێشەکانی و هیچ ئیشکالەکە نیە بەڕاستی ئەوەندەی ئیشکالە گەورەکان ئەوەندەی فەزاحەتە گەورەکان ئەوەندەی گەندەڵی گەورەکان لە خوارەوەی لەسەرەوە نییە جارێ ئەوە شەرتەبریرە خۆ بانەزانی بۆ ئیشی ڕۆشنبیر ڕەخنەگرتنە من لێک پرسیار لە جەناب باشە من ڕۆشنبیر لە حیزبەتان هەیە لە مۆزعە ئەخرە مامۆسایجان ئەزانی چی من الله أهل المكة أدرى بشعابها مرجنية أهل المكة مرجنية وابتون كأهل المكة أو بمجتمع بنا حزبانية بنا حزبانية نقدتون معن هي سيري والله كمان كسيري أكاونت كمان كلا فيسبوك أذن أبو بكر حسن أبو بكر جافشي وتشندين وكو أبو بكر هي نقدي إلى شلون اللي يقول ما مسجل يعني بوقب أو واحد لا مثقف دروس باباتي وهمية ده مثقف لكردستان ولاتي بجي اشتراكي كراوتي رو كراون لسر ثقافة لسر رخنا برا بخش بقى من طاولكم بلا فرق طاولكم بنبخش رخنه كي بنيتي باكو من ايمان بمية رخنه بنيتي باكو اما شروه ميوه رخنه كي من رخنه كم تصوزين باردي بلا كجناب رخنه كريم بس روخاندنا رخنه بياك تزيد كار رخنه روي بيلي تزيد كدوا بياك بياد كوش بيلي بياد كوش بلا هل شو مجاني كوشني بياك هل مجاني دزيد والله توشتي كدوا ولا خراب حكمه كاغمت اما مشكله يشكل كيش اشكال كان جوجمو حكم كتو كسك دزيك بي يكسر حكمك بسريع تطبيقك اما زور خرابه بيشوي هلو مجا اقتصادي اجتماعي سياسي نفسك وكابران خلينا بوشي دزيكراو باساوني ماما سام بيوتي ميثودولوجي منهجيه ماما سام بيوتي منهجيه نك حكمي سربي بس تو دزي قربان دزي بلام خود السردنك حكمي دزيتيش على الشريعه الاسلاميه هالجيره كودا لو مجا كي تاع اروا باش ما بلا سر سرقي كاكم دعي سر سرقي برزو كيش لا يما كيش من مالونيه من والسرجم او بارتياني كاندامي بارتن باراده وبقناعته وبنا مالين قبوله باشا ابن مالين مشكله ما نونيا نا برز تو تو رخني اللي بقريانا بلام كدي ديان صدان تو كرخنيك هي لسر اوي روشن بي بلا مركزي قرارنيه من دأخ مسري اضافه بو اخ مسري فعلا مركزي قرارنيه ونمنا همو اعتمادي ام حزبانا كلن اويا بجدي فكر تيانيه باشا فكر تيانيه من امام فلان لان سوسيال ديمقراطية فلان لاين ناسيوناليزم فلان لاين إسلامية بلام أول شوار كتاب من لسر أدبياتي أما كلتورة شيء دولة من مانية بلام خو أم كلتورة أم حماسية تأساكا لسر شورشو لسر هندي لسر لا عقلانية بنا براسي كاتك كباسي شورش كنت شورش لحظة شيء لا عقلانية ثقافة ثانية وأم ثقافة بروية عقلاني بونا باشا بون مولد لديها يعني شيء بباسكم يعني كارثات زورة براسي كارثات زورة يعني تواجدي مجموعية أكثر أكثر أنا هي شخصية شانية زور سباس كاك أبو بكر كاك أعتقد داخل يشك لو دخنانيك ئەکرێ لە ژمارێک لە نخبەی مستەقف بچیرە لە دەرەوەی حیزبەکانە ئەوەیە کە ئەمان هاتوون بە پێی بەرژەوەندی خۆیان و پێگەی ڕۆشنبیری خۆیان لە ناو ڕۆشنبیری کوردیا تەصنیفی ڕۆشنبیرانەکان بۆ ناو حیزب و دەرەوەی حیزب و ڕۆشنبیرانی دەرەوەی حیزب تەنها ئەوان جدین ئەوان ئەتوانن ڕخنە بگرن ئەوان ئەتوانن کۆمەلگا بگۆڕن ڕۆشنبیرانی ناو حیزب دەستەمەوە کراون جڵەوی گیر کراون ئەمانە لە ژێر هەیمەنەی سیاسیان ئەمانە بۆ بەرژەوەندی خۆیان کار دەکەن پێتوانی ئەم جۆرە تەصنیفە هەمان ئەو جۆرە تەصنیفەیە کە خەڵکی تر بۆ وەتەن
خەنی و خائینەکە بۆ ئیماندار و بێدینەکە کاگومێت ئەو تەسنیفەش ئەوەی جناب دێڵێ بەڵام بۆ نمونە من لە دەروی حیزم بەڵام تاکو ئێستا جارێک بەجاران نەموتووە مەسەلەن ئەم ڕۆشن بیرە نابێ حیزبی بکە ئەو وای کاتوانە بەڵام واقعەکەیە نەشمتووە هەر ئەوانەی دەرەوە ئەتوانن کار بکەن وە گومانەکەم لە بەشی زۆریوانەشی کە بەناو لە دەرەوەن جوانێکی زۆر لەوانەی لە دەرەوەن بەشی زۆری بەشێکی زۆری بەڵام لێرە مەسلەیەکی کە هەیە شتێکی سەرەکی هەیە کە ئەرکی ڕۆشنبیرەوە یەکێک لە پێناسە مۆدرنەکانی کە جەناب دێڵێ ئەرکی ڕۆشنبیر بە ڕاستیەکەی ڕەخنەگرتنە ڕەخنەگرتن بەڵام ئێستا قسەکەی ئێمە ئەگەر مەجاڵم دەیمەن هیچ ئەرکی ڕۆشنبیر ڕەخنەگرتنە لە ناو حیزبی کوردیان لە ناو دامەزراوەی دەسڵاتی کوردیان لە ناو خێزانی کوردیان لە ناو کەلتوری کوردیا هەتاکو ئێستا ڕووبەرێکی ئەو تۆ هەیە بۆ ڕەخنەگرتن ئەمەیە ڕۆشنبیر بە تەواوەتی لە دەرەوە هەتاکو ئێستش هەندێک جار مجازەفکردنە جەنابی شتەیزانی ڕەخنەگرتنی دەرەوە کاتێ توانێت ڕەخنە بگری کە ڕوتبی وازت لە هەموو بەرژەوەندیەکەت هێنابێەوە باکت بە دنیا نەبێ کەەوەش تاکە کەسی دەگمەن هەیە لە ناو هەموو ناوەندی ڕۆشنبیری کوردیا من دەتوانم زۆر بە سەراحەت بڵێم ئەو تاکانەی کە هەند لە ناو ڕۆشنبیری کوردیا و کە بە سەراحەت ڕەنگە توان ڕەخنە بگرن لە پەنجەکانی هەردوو دەستەکە تێپەڕ ناکەن بەڵام کە ئەمە واقعی دەرەوە بێ ڕەخنەگرتن لێرە قورس بێەوە یەکێک لە بە بۆچوونی من شتێکیش نییە ناوی ڕۆشنبیری جددی بێ بەبێ پرۆژەی ڕەخنە بەبێ بوونی ڕەخنە اینجا دێمە بۆ ئەوە ڕۆشنبیرانی ناو حیزب ئایا شتێکیان هەیە ناوی پرۆژەی ڕەخنە بێ ڕۆشنبیرانی حیزب من حەز ناکەم کاکە بۆ بەکرا هەڵبچێ هەموو بینیمیان بە درێژایی ئەم 20 ساڵی دوایەوە کە شەڕی ناوخۆ بۆ ڕۆشنبیرانی ناو یەکێتی هەموو قەڵەمەکانیان هەموو مێژووی پارتی و بنەماڵی بەرزانیان هێناوەتە دەرەوە ڕۆشنبیرەکانی ناو پارتی هەموو مێژووی یەکێتی و تەنان مەسەلەن ناکۆچێکی نێوان بزوتنەوەی گۆڕان ئەوە بێ سەد لەو ڕۆشنبیرە حیزبیانە هەموو مێژووی نوشیوان مستەفا ئەهێننەوە چی لە بنی بەڕێیەکە ئەگەر لە ڕووینێتەوەی ئەگەرمانە ناسیۆنالیستانی بیرەکەنەوە هەندێک ڕوودا ڕوویداوە بڕاستیەکەی ئەبێت تو هەندێک جار لە کاتی خۆی دایبنی بۆ ئەوەی یەکێتی نەتەوەی ڕابگری بەڵام ئەم ڕۆشنبیرانەی ئێمە بەردەوام لە کاتە حساسەکانە دەوری وروژاندن و ئیسارەکردنیان بینیوە و دەوریان هەبووەوەی زۆر خراپیان دەورێتی هەر قەڵەمەکانی شەڕی ناوخۆ قەڵەمەکانی شەڕی ناوخۆ باشترین بەڵگەیەوە ژمارەیان جەناب تەیزانی چەندێکە باشە ئەمانە خۆ ئەمە تۆ نەت کردووە من نەم کردووە ئەمە نەزعیم عەلی و نە شێخ جەعفەر و نە محمود سەنگاوی و نە ئەنوەری حاجی عوسمان کردوانە کە تفەنگەکانیان بەدەستەوەیە بەڕاستیەکەی ئەمە ڕۆشنبیرەکان کێشیان ناوبڕەمان هەیە و دوای ناوبڕەکە پرۆگرامەکەمان بەردەوامەکەین ئازیزانم خۆشەویستانم دوای ئەم ناوبڕە پرۆگرامەکەمان بەردەوامە ئێوەی ئازیزیش دەتوانن لە ڕێگەی ژمارەی تەلەفۆن و پێگە ئێمە لە تۆری کۆمەڵاتی فەیسبوک و ئیمەیلەوە سەرنج و پێشنیارەکانتان بگەین بەرنامەکە یان هەر پرسیارێکتان هەبێت تا پێک ئەگەینەوە دوای ئەم ناوبڕە بینەری پرۆگرامەکەمان نەخۆ